دەزانین عێراق ئێستا زۆرترین یاخۆت بەرزترین ڕێژەی یەدەک و دراوی نەختینەیی هەیە لە بانکەکانیدا. زیاتر لە 100 ملیارد دلار هەیە لە بانکدا و زیاتر لە 130 تۆن زێڕی هەیە، بەڵام تا دێ ڕێژەی هەژاری هەڵەکشێ. بابزانین هۆکارەکان نیەمە چییە؟ بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز فەراتکاکی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن پسپۆڕی ئابوورین. بەڕێز مامۆستا فەرات سڵاو لێ بێم کاتەوە باش. بۆچی عێراق نەختینەیەکی زۆری هەیە، ئێستا زۆر دەوڵەمەندە، ئەم پارەی زۆری هەیە، ئەم زیێڕی زۆری هەیە، بەڵام تا دێ ڕێژەی هەژاری بەرزە بێتەوە؟ سەڵاو لە ئێوە لە بینەران. حقت ئەوەی کە هەیە لە عێراق حاڵەتێکی ناتەندروستە کە ڕوودەدا لە ئابووری عێراقە. بۆ نمونە ئێمە لە ڕێژەی بێکاری لە جیهانە 14.2، بەڵام لە عێراقە پار ساڵ کەیم ساڵشتا 2023 هیچ ئەحسایەک نییە، بەڵام پار 2022 ڕێژەی بێکاری لە عێراقە گەیشتە 16.5، واتە لە ڕێژەی جیهانی 102.5 زیاترە. واتە ینی تۆ لە هەر 5 کەسە کەسێکت بێکارە. طبعا ئەم کەسە بێکارە بە تەنها ئەوە نییە کە تەنها ئەو بێکار دەبێت، ئەمە وا دەکات ڕێژەی هەژاری لە عێراق نزیکەی 130 بووەتەوە، واتە لە 100 کەسە 30 کەسی هەژارە. ئەمە بە دوای خۆیە کۆمەڵێک مەشاکلی تر دەهێنێت، بەڵام یەکێک لەوانەی کە ڕوو دەدات ئەمەیە کە عێراق کاڵای ناوخۆیی نییە بتوانێت بینێتە دەرەوە، یاخود بەرهەمی ناوخۆیی نییە بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆی عێراق. زیاتر پشت بەوە دەبەستە کە لە دەرەوەی وڵات شت بێنێتە ژوورەوە. ئەمەش وا دەکات کە ئابوورێکی بەم شێوەیە بێت کە جەنابتان باسی دەکەن. باشە مامۆستا فەرات، یعنی چاوەڕوانی چیەکرێ؟ چی ئەتوانێ ڕێژەی هەژاری دابەزێنێ؟ پارەیە هەیە، ینی نەوتێکی زۆری هەیە عێراق و ڕێژەی با بڵین نرخینەوە لە بازارەکانی جیهاندا بەرزە، نی چۆن ئەتوانین ئەم ڕێژەی هەژاریە دابەزێنرێت؟ بەڕێی من ئەمەی کە لە عێراقە دەکرێت تەنها عێراق نییە، ینی هەندێک وڵاتی زلهێزی تێدا هەیە کە ئەم مۆزعیان لە عێراق دروست کردو. با ئەمە واقع بین، ئەوەی کە بینەران وا تەسەوڕ دەکەن تەنها ئێران لە ناو معادلەکە بێت کە دەیەوێت مەسەرەن دۆلار لە عێراق بکڕێت و عێراقی بەکارهێناوە بۆ ئەوەی ئەم تووشی ئەم مۆزع بێ. نەخە تەنها عێراق نییە، یەکێک لەوانە کە حالیان لە مۆزعەیە رووسیەیەش دەوێت بە هەمان شێوە ئەوانەی کە پارەیان هەیە لە وڵاتانی تر ئەیانەوێت لە عێراق ساغی بکەنەوە. بەڵام ئەوەی کە دەبێ عێراق پابند پێ هەندێک یاسا هەیە دەتوانێت بیکە بۆی هاوڵاتیانی خۆی دانیشتوانی سەر ئەم خاکە بپارێزێ. بۆ نمونە ئێمە زیاتر لە ملیۆنێک لە عێراق زیاتر لە ملیۆنێک کارکەری بەیانی هەیە، ینی کرێکاری بەیانی هەیە لە عێراق ئیش دەکات. طبعا ئەمە وا دەکات ئەو ملیۆن کەسە حسەی عێراقیەکان دەبن کە ئیش بکەن، بۆیش ینی ئەو ملیۆنە لێرەیە و خەڵکی ترنیە. تۆ سەرەکەی بۆ نمونە کابرایەکی بنگلادشی دەهێنی لێرە بە 300 دلار دەوام دەکە، بەڵام 300 دلارەکە بۆ تاکیشی ئێمە دەست نادات، چکەم حەدی کێچوونی ژیان لە عێراقە لە کەمترین ئاستا مانگی 500 دلارە. ئێتۆ 300 دەدەیتە کابرای بەیانی، ئەگە 300 بدەی بە منێکی عێراقی بەشم ناکە، یان بە منێکی کورد بەشم ناکات. ئەمە طبعا ئەمە لە خراپترین دۆخە. بۆ نمونە شوێنێک وەکو هەولێر مانگانە لە 800 دلار کەمتر، عایلەیەک لە 800 دلار کەمتر دەستکەوێ، معنای نەبوون حیسابە، چکۆم ناتوانێت خەرجەکانی پێدا بین بکە. شوێنێک وەکو بەغدا پێویستی بە 900 دلار هەیە بۆی تێدا بژێت. ئەمە کێشەیە، دەبێت چی بکات؟ دەبێت نەهێ لێ کرێکاری بەیانی بێتە ژوورەوە. خاوەنکارێکی وەکو من بۆ من مەطعەمێکم هەیە، شەریکەیەکم هەیە، من بە ملیارات قانجاز دەکەم بۆ حەقی تاکەکە نەدەم کە موچەیەکی تەواو بۆ نمونە ملیۆنێکی نەدەمێ، ینی بۆ من 200-300 هەزاری بدەمێ. فدەتوانن لە ڕووی یاساییەوە بتوانن بۆ نمونە ئەو بازارە ڕێک بخەن. شتێکتر لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە وڵاتی ئێمەیە گۆڕینەوەی دراوە بەدەستی هەموو کەسێکە. بۆ نمونە ئێستا تۆ بڕۆ بازاری سلێمانی، بڕۆ بازاری هەولێر، دەتوانی 5-6 ملیۆن دلار بە سەعاتێک بگۆڕێتەوە لە ناو بازارە. بۆچی دەیگۆڕیتەوە؟ ئەم پارەی هیچ کەس پێت ناڵێ لەکوێ هێناوتەوە بۆچی دەیگۆڕی. بەڵام لە ئەسڵا زۆربەی وڵاتان دەبێت بزانانی ئەم پارەی بۆچی دەیگۆڕێت. تۆ بۆ هەنارەدەکردنی یان بۆ هاوردەکردنی شتە لە دەرەوەی وڵات دەبێت بە مەنەفێست هەبێت، دەبێت ئەوراقت هەبێت کە تۆ ئەم پارێت بۆ ئەوەی بۆ نمونە تۆ شتێک لە سینەوە بێنی یان شتێک لە ئەمریکەوە بێنی. نابێت بەم فەوزایە بێت کە دەکرێت تەنها کۆنتترۆلکردنی بازار
ئەم وەزعەت چاک دەکات وەکو تۆ وتنی عێراق نەوتێکی زۆری هەیە پارەیەکی زۆری هەیە باشە خێرە ئەم هەژاریەتی ڕووەدا ئیدارەیەکی ناتەندروست هەیە و بەداخیشەوە ئەوەی کە لە عێراقەیە هەمووی پیاوی سیاستن پیاوی دەوڵەتی تێدا نییە تەنها ئەوە نەبێ ئێمە بەشێک لە کوردستان وەزعمان زۆر باشترە لە عێراق لەبەرەوەمە هەندێک پیاوی دەوڵەتمان هەیە لێرە بەڵام لەوێ بەداخەوە ئەوەی کە دێتە حکم بەیانی کە لە حکم نەما هیچ شتێک نییە فلەبەرەوە پێویستی بە شارێ عێراقی بۆی لە بمێنێتەوە تا پیاوی سیاست پیاوی دەوڵەت نییە. زۆر سپاس بۆ مامۆسافرات کاکی مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بە زانیارەکانت